ناوە کاتی خۆی ئەمریکا و رووسیا کەوتنە ڕێکەوتن بۆ ئەوەی ترسانەکانی نەوەویان بۆ 7500 دانە کەمکەنەوە ئەمریکا ئیلتیزامی پێ نەکرد ئەمریکا دێ ینی دش بە ناوچەکە شەڕێک هەڵدەگیرسێنی بۆ ئەوەی بە حسابی خۆی سەیتەڕە بکاتە سەر وزە سەر نەوت و ئەوانە بە تایبەتیش بە شێوەی گشتی سەر ئابووری بەڵام بە جەنجیش لەوەدا براوە نەبووە بۆیە من پێم وایە ئێران کە تا ئێستا ماوەتەوە هۆکاری خۆی هەیە هۆکارێک ئەوەیە کە ئەوان ئێستا نزیکەی 9 ملیۆن کەسن لەوانە 68 ملیۆنیان شیعان ینی شیعش لە مەزهەبگەرایی ینی بەهێزن ئێران شەڕی کەنداوی کردووە شەڕی 8 ساڵەی لەگەڵ عراق و لەگەڵ 30 وڵات کردووە ینی خەڵکێک وەکو خەڵکێکی مەبدەئین خەڵکێکی هۆشیارن و ئەوانەی قیاداتی ئێران قیادەی ئێرانیش دەکەن بە هەمان شێوە وەسپایەکی مەبدەئیان هەیە ئیدی ئەگە سەرەتا ڕووخابە ئەوە ڕووخا بەڵام کە تا ئێستا ماوەتەوە من پێم وایە بەم شێوەیە ئێران دەمێنێتەوە ئەگەر بێت و شەڕەکەش بەردەوام بی ئێران کارتی زۆری بەدەستەوەن وەکو باسەکرێ